بەرەبابێکی تریان بەرەو ئەمجارە هاتن خوارووی کازاخستان و هاتن بەرەو ئێران و هاتن بەرەو وڵاتانی تری ڕۆژهەڵاتی ئیسلامی کە تۆغرولبەگ مسلمان بوو لە ڕێگا لە تۆغرولبەگ عوسمان بوو. عوسمان بیناسازی دەوڵەتی عوسمانی کە دەوڵەتی عوسمانی دروست کرد و ئەوان کە هاتن ڕویان نەکردە بەغدا و عالەمی ئیسلامی، ڕویان کردە ئەرز ڕۆم، شەڕیان لەگەڵ ڕۆم کرد، ڕۆمی بیزەنتی هەتا دەریان کردن هەتاکو ساڵی 1914 ئیتر تەواو ئیسلامبولیان دروست کرد، بڵێن قوستەنتینیان داگیر کرد و ڕۆمیان بە تەواوی دەرپەڕاند و ئەوتر ئەو وڵاتە بوو بە وڵاتی خۆیان و وڵاتی ئیسلام ناوێنا ئیسلامبول. حکمیشان بەردەوام بوو مایەوە و ئێستا شەزانن کە ئیتر لە دوای حرکاتی قەومی لە ناویانە دروست بوو. دەوڵەتی عوسمانی زەعیف بوو، ساڵی 1908 سڵتانی عوسمانی لابرا و 1924 مستەفا کەمال هات و وڵاتی تورکیای نوێی دامەزرا.